ئەمڕۆژ ناوەندی دیالۆگ ئەم پێشانگەیان کردوێتەوە دەستخۆشییان لێکەین بەڕاستی ئەمە کوچینی گەنجان زۆر پێویستیمان بە کتێبی زیاتر و جێی داخە هەبوونی چەند کتێبخانەیەکی کەم لە شارەیە ئەبێتە خەمی ئێمە دەبوو دەها زیاتر بێ و کتێبی زیاتر هەبێ لەم شارەیە و کتێبی زیاتر هاوردە بکرێ چونکە بەڕاستی کتێب سەرچاوی معریفە و پێگەیاندنی تاک و گەشەکردنی کۆمەڵگەیە. سنتەری ڕۆشنبیری بەشداریمان کرد وەکو پێشانگای کتێب لە هەموو جۆرە کتێبێکمان لەلایە کە کوردی و فارسی و عەرەبی و ئینگلیزی و بە کتێبی مناڵان بە هەموو جۆرەکانەوە بەشداریمان کردو و ئیشەڵا بە هیوای ئەوەین کە بتوانین خزمەتێکی بچووک بکەین و بتوانین کارێکی باشمان کرد بێت لە میانەی ئەم هەفتەیە. ئەو پێشانگایی کە هاتوون ئەوڕۆکانە لێرە لێ کۆبووینەوە بیرۆکەیەکی تازەیە دەکرێت بڵین ئەوە دووەم سێوم جارە کە ڕێز دەندرێ لەو کەسانەی کە بەڕاستی زیندون و هێستا نەمردوون ئەوانە تیپێک بوون چەند کە بەڕاستی لە داهاتوودا دەبنە گوڵی گوڵستانی هونەری ناوچەکەمان ئیدەوەرەکەمان شتێکی کە زۆر گرینگە ئەوەیە کە تاوتی ئەلچرد کورترەیە بە هەزینە و لە گیرفانی خۆیان بە هەزینەی شەخسی کاکاوان و هونەرجۆکان چێشراوەتەوە. هیچدانە هونەرجووی من ئەوان کار کردووە ماوەی 6 مانگە مەکارێ دەکەین بیرۆکەیەکە کە ئەمن لە زمانی کە سەرباز بووم لە کاتی نیگەهبانیداوە بە ذهنم گەیشتەوە بەرحاڵ ڕێزلێنانێکە لەو کەسانەی کە ئێستا ماون و لە قەیدی حەیاتدان و done on that side. So you really come back to this side, you see through there, you see the shuttle bus? We're here in the Grand Canyon doing helicopter tours. I love to see a lot of the customers out here. We got a lot of Spanish, German, Russian, Chinese customers, you know. What I love about here is the views of the Grand Canyon. Worked here for about 1 year now. This is an amazing place. You guys should come down and get to see it. There's great views, great people, great company, and I recommend that you guys come to the Grand Canyon and check it out whenever you guys have a chance.